بەڵگەناسی بوو کە کتێبی بەڵگەکانی سەمەدخانی شوجاع الدەولە هەبوو یان مەراغە کە مەتبوعاتی سەردەمی قاجار یەکێک لەوانە بوو. دوو بەرکتێب بە ناوەکانی بەڵگە نوێەکانی مێژووی مەراغە واتە لەسەر مەراغە چەندین بەڵگەی نوێ دەستکەوتن. بەشێک لەم بەڵگانە بەڵگەی شەرعیە و بەشێک بەڵگەی حکومیە. ئەمە بوو بە مانجی هەنجوینی هەڵاتن و هەوڵدانی ئێمە لەم ماوەیە لە بواری کۆکردنەوەی ئەم بەڵگە و سەنەدانە. یا الله تکایە ئیزن دەفەرمووی تکایە فەرموو ئەم بەڵگانە لە باو باپیران بەجێماونی تر لە مەراغەوە بۆ تاران تەلگرافیان ناردووە دەربارەی شۆڕای کوبرای ئەو کات وەکو مەجلیس شۆڕای ئەمڕۆ بووە. دەربارەی ڕەوتی مەشروتەخوازی خەڵک بووە و خەڵکی مەراغە چونچە سەر شەقام و جەژنیان جێراوە کە محەممەد عەلی شا لەسەر کار لا چووە. سەتەرخان و باخرخانیش توانیان لە تەورێ زۆرداری و ستەمکاری تێک بشکێنن. ئەمانە تەلگرافێکی باش بوون کە بایەخیان هەیە. ئەمە فەیز مزگەوتە. ئەو کات شینگەڕیەکانی مەراغە کە خەڵکی ئەردەبیل بوون دەهاتن بۆ ئێرە و شینیان دەژێڕا. خەتەکانی قەدیم خەتێکی جوان بوون. ئێمە بەڕاستی ئەم کاغەزانە بۆ خۆیان قسە دەکەن. ئەمە دنیای قسەیان تێدایە. لە عەبدوڕەزاق و عەبدوڕەحیم سەنەدێک هەیە کە پێشان ئەدام دوانە قەرزداری یەکترن. ئیسن دەدەن من ئەمانە ئیسکەن بکەم وێنیان لێ بگرم ئینشاڵڵا خوێندکارەکانم بتوان لەم بەڵگانە کەڵک وەربگرن واتە ئەمانە کۆ بکەمەوە ئامادەیان بکەین و بە شێوەی کتێبێک دەری بێنین تا بتوانین ئەمانە چاپ بکەین. تکایە فەرموو. زۆر سپاس. ڕەنگە گەورەترین خزمەتێک بێت کە بمتوانی بێ بەشارەکەمی بکەم زیندوکردنەوەی ئەم بەڵگانەیە واتە ئەو بەڵگانە کە لە ماڵێکدا تەنیا یەک نمونە بوو من 2000 دانەم لێ چاپکردن و بە 2000 ماڵم ناردووە. من کۆی کتێبەکانم تەنیا تایبەت بە خۆمم نەزانیوە تەنانەت بیریش لەوە ناکەمەوە کە ئەو کتێبانە تەنانەت هی من بن بڕوام وایە کە لاپەڕە بە لاپەڕیان هی خەڵکی مەراغە و خەڵکەکەیەتی چونکە پێشوازی لێ دەکەن بڕوام وایە کە خەڵکی مەراغە لە یەک بەیەکی لاپەڕەکان یارمەتیان داوم. هیچ کەس ناوی خۆی هەڵنابژێرێت باوکو دایک یانە ئاشنایانیتە لە کاتی لە دایکبوونی منداڵدا بە پێدین وین بڕوا باوڕەکانی کۆمەڵگا ویستی بنەماڵی منداڵەکە ناوی بۆ هەڵدەبژێرن. بەڵام شێوەزی ژیانی هەر کەسێک دەتوانێت ئەو ناوە گەورە بکات و بیکات بە سمبولێکی جوانە. دەڵێن کە تەمەنی مرۆڤەکان لەگەڵ جەستەیان ناپێودرێت بەڵکو بەناو نیشانەوە دەپێودرێت. هەلەبەر ئەوەیەکە دکتۆر غۆڵامیە وەکو مێژوو ناسێک بە چالاکی و کارەکانی خۆی ناوێکی مانا لە مێژوودا بۆ خۆی خوڵقاندووە. لە ڕوانگەی ئەوانەوە ناسینی نەتەوەیەک وڵاتێک بڕوەی دین و مەدەنیان و کردنەوەی گرێ کوێرەکانی مێژوو تەواوی بەرخۆدانەکانیان و هەوڵ و گەڕانەکانیان بۆ زۆڵالترکردنی ڕووباری خۆشانی مرۆڤایەتی و خاوێنکردنەوەی بەستەری ژیان یەکێک لە هەوڵە بەبایخەکانی ژیان بووە. لەبەرەوەی کە کتێب بنووسم ناچار بووم زۆر لە مامۆستاکان ببینم وێنەکان ببینم و ناچار بووم شار بە شار بگەڕێم ماڵ بە ماڵ بچم پێویست بێ ڕەنگە تاران و تەورێزیش بچم تا بتوانم کۆی ئەو بەڵگانە کۆ بکەمەوە و دوایی ئەوانە بکەم بە کتێبێک
دەزانم زەحمەت و ماندوویەکی زۆرە بەڵام ئەم کارم پێخۆش حەزی پێ دەکەم کاتێککە کتێبەکە چاپ دەکرێ و دەگاتە دەستی کەسانێک و کاردانەوەی ئەوان دەبینم ئەمە لام زۆر شیرینە و پێم خۆشە و خۆشحاڵ دەبم لە کارێککە کردومە و پێداگر دەبم کە کارەکانم لە داهاتوودا زیاتر درێژەی هەبێ و کاتی بۆ دانێم بەڵگەی زیاتر کۆبکەمەوە و کۆنە بەیازی زیاتر ببینم تەنانەت ئەگەر پێویست بێت بۆ شوێنی دیکە سەفەر بکەم تا بتوانم بەرهەمی زۆر گەورە و بەهێز بخڵکردن تا بتوانم هەم خزمەت بە شار و نەتەوەکەی خۆم کەم و هەم کارێکی نەمرم ئەنجام دابێت. بە دڵنیاییەوە خەڵکی مەراغا قەدری ئەم پیاوە گەورەیە دەزانن و ئینشاءڵڵا لە داهاتوودا کتێبگەلێکە لە خۆیان بۆ بەرەکانی داهاتوو بەجێ دەهێڵن لەم کتێبانە ئینشاءڵڵا بەهرە وەربگرن. بە دڵنیاییەوە مەراغە لە درێژەهی مێژوودا هیچ کات بەبێ پیاوانی گەورن نەبووە بە دڵنیاییەوە ئەم کەسە لە داهاتووشتە جێگای شانازی دەبێت هەم بۆ شارەکەی هەم بۆ خەڵکەکەی. هەوڵم ئەوەیە کە ئاسەوارەکانی ڕابردوو بپارێزم و چاپیان بکەم و ئەم ئاسەوارانە بپارێزم و بۆنەوەکانی داهاتوو نەوەیە کە خەریکە دێت بتوان لێی تێبگەن کە باب و باپیرانیان چیان لێ بەجێماوە. ئیدعام نییە کار دەکەم هەوڵ ئەدەم تا بەرهەمێکی باش پێشکەش بکەم ئەگەرچی دڵنیام کە تۆکمە و کامل نییە و کەم و کورتی هەیە بەڵام خۆشحاڵم کە هەر چۆنێک بێت هەنگاوێکم هەڵگرتووە. وەزیری بەرگری ئێران بوختەن هەڵبەستنی ئەمریکیەکان بۆ ئێران لەسەر دەسەدابوونی لە هێرشەکانی سەردامەزراوە نەوتیەکانی ئارامکۆی عەرەبستانی ڕەت دەکاتەوە. کۆتایەتنی سەرکەوتوانەی پێنجمین قۆناغی ئۆپراسیۆنی ویستی سەرکەوتن لە عێراق، و سزای تەمەنلی لە پاڵمانی ئەوروپا وتی حکوومەتی تورکیا بە پشتگوێخستنی ئیرادەی سیاسی کوردەکان لە هەوڵی هێنانەدی ڕژیمێکی دەسەڵاتخوازە. بسم الله الرحمن الرحیم. عەرزی هێزاران سڵاو و سڵاوەتمان هەیە لە خزمەتی ڕەسوڵی خۆشەویستی ئیسلام حەزرەتی محەممەدی مستەفا صلی الله عليه و آله وسلم و گەرمترین سڵاوەکان و دلوری شمەیە لە خزمەتی ئەوەی عەزیز بینەرانی بەڕێز و خۆشەویستی شەبەکەی جهانی سەحەر لە هەڵوسەوە هەواڵی ئەم شەوە لە خزمەتی ئەوەی عەزیز دەین.
سڵاوتان لەبێ خۆشەویستان و بەڕێزانم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامە ئەم جار سەرەتاوە کارم کاگەمیر چەند هەواڵێک دەخێنێتەوە دواتر من دێمەوە خزمەتتان کاگەمیر. لە خزمەتان داین سەرکۆماری ئێرانی ئیسلامی بەرخۆدانی گەلانی ڕاچەنی و لەسەر هەستی ناوچەکەی بە بڵایسەیەکی هەرگیز نەکوژاوەزانی و پێداگەر دوژمنانی ناوچەکە دەبێت لە وەڵامدانەوەی وشتاری دەرانەی یەمەنیەکان پەنوەر بگرن و ئاگری شەڕ لە ناوچەکەدا دامرکێننەوە. حەسەنی ڕوحانی سەرکۆمەری ئێرانی ئیسلامی ڕۆژی چوارشەممە لە کۆبوونەوەی کۆڕی دەوڵەت وتیشی ناحەزانی خەڵک ناوچەکە لە باتی ئەوەی کە دان بە توانایەکانی حیزبوڵای لوبنان و حەشی شعبی عێراق و جەماوەری سووریە و یەمەن دابنێن خۆیانیان بە بوختەن هەڵبەستن خەری کردووە. حەسەنی ڕوحانی ڕوو لە ناحەزانی جەماوەری ناوچەکە وتیشی لە باتی بوختانکردن باوەڕ بەهێز و دەسەڵاتی نەتەوەکان بهێنن و بزانن کە هیچ دەوڵەتێ لارادا نییە و ئەوە نەتەوەکان بۆ خۆیانن کە ڕاپەڕیون. سەرکۆمەری ئێرانی ئیسلامی هەروەها تیشکی خسە سەر قەڵاچۆی جەماوەری بێدەرەتانی یەمەن و بردومانی نەخۆشخانە ماڵ و قوتابخانەکانی ئەو وڵاتەی شووتی جەماوەری مەزن وریا و ڕاچەنی یەمەن دەستپێکەری ئەو تێکەڵچوونانە نەبوونە بەڵکو ئەوە عەرەبستان و ئێمارات و ئەمریکیەکان و هێندێ لە وڵاتانی ئوروپی و ڕژمی زایونی بوون کە لە ناوچەکەدا شەڕیان هەڵای ساندووە و یەمەنیان کاول کردووە. حەسەنی ڕوحانی سەرکۆمەری ئێرانی ئیسلامی وەڕای پێداگرتن لەسەر ئەمەی کە ئێران قەت خوازیاری شەڕ و تێکەڵچوون لە ناوچەکەدا نییە وتیشی ئێران هەر بۆ جۆرەی کە لەگەڵ تەواوی دراوسەکانیدا لە باکووری ڕۆژهەڵات و ڕۆژاوا پەیوەندێکی دۆستانە و برایەنە و گەرم و گوڕی هەیە هۆگری پەیوەندی دۆستانەی لەگەڵ دراوسێ باشووریەکانیشیدایە. سەرکۆمەری ئێرانی ئیسلامی هەروەها بە دەبڕینی ئەمریکا پەیوەندی بانکیەکانی ئێران لەگەڵ بڕێ لە وڵاتان بەبێ هەڵوەرگرتن لە سویفێد ئەنجام دەگرێوتی دامەزرانی پەیوەندی بازرگانی و ئابووری ئێران بە کەڵوەرگتن لە دراوی نیشتمانی لەگەڵ تورکیە و رووسیا وڵاتانی دیکەی وەک عێراق دەتوانێت زۆرێ لە بربەستەکان لەسەر ڕێگای پەرپێدانی پەیوەندیەکان هەڵگرێت. هەوڵەکان بەردەوامەکەین. وەزیری بەرگری ئێران بەڕەتکردنەوەی بوختان هەڵبستنی ئەمریکیەکان بۆ ئێران لەسەر دەستەدابوون لە هێرشەکانی سەردامزراوە نوتیەکانی ئارامکۆی عەرەبستان پێداگر کە هیچ سەنەد و بەڵکەی لەوبارەوە نەخراوەتە ڕووە ئەو تەنیا ئیدعایەکە و بەس. سەرتیب ئەمیری حاتەمی وەزیری بەرگری ئێران ڕۆژی چوارشەممە لە نێو کۆڕی پەیامنێراندا لەبارەی هێرشی هێزە یەمەنیەکان بۆ سەر دامەزراوەی نەوتی ئارامکۆ وتی تێکەڵچوونێ لە نێوان عەرەبستان و یەمەندا ڕوویداوە و یەمەنیەکان وڵامی تاوانکاریەکانی عەرەبستانیان دایەوە. سەرتیب حاتەمی با ئاماژە بەوەی کە ئیدعاکان و تۆمەت باڵدان لە دژ ئێران چه ئەنجامێکی لێ ناکەوێتەوە وتی کە عەرەبستان و ڕژمی زایونی لە سەرەتاوە لە هەوڵی ئەوەدا بوون ئەمریکا تێوەگڵاوی شەڕ و تێکەڵچوون لە ناوچەدا بکەن و لە هەر هەوڵێکی جەنگی لە نێوان عەرەبستان و یەمەنیش هەر ئەو منتەقە پێشێن دەگرن. وەزیری بەرگری ئێران با ئاماژە بەوەی کە هەمووان دەزانن کە کۆمەری ئیسلامی بە تەواوەتی ئاشتی و ئاسایشی ناوچە دەپارێزێ پێداگرت ئەو کارە بۆ پەڕیتوانەوە ئەنجام دەگرێت و ئەگەر هەڕەشەیە دژ بە ئێران بێتە ئاراوە کۆمەری ئیسلامی وەک خستنە خوارەوەی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکی لێبڕاوانە وەڵامیەداتەوە. هەوڵەکان درێژە پێدەین. سەرکۆمەری عێراق و نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی وڵاتە لە تازەترین دیداری خۆیاندا لەسەر پتەوکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا جەختیان کرد. لە پاش سەردانەکەی ئەم دواییە بەرهەم ساڵە سەرکۆمەری عێراق بۆ هەولێر لەگەڵ نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبووە و هەردوولا لەسەر پتەوکرانی پەیوەندی و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لەسەر بنەمای یاسا پێیان داگرت. هەر لەو کۆبوونەوەیەدا کە ئێوارەی ڕۆژی سێشەممە بە ئامادەبوونی دەستەی سەرۆکایەتی پاڵمانی کوردستان جێگرانی سەرۆکی هەرێمی کوردستان جێگری سەرۆکوەزیران وەزیری دارایی عێراق و ژمارە لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕەوەچوو و توێژ لەبارەی پرسە گرنگەکانی نێوان حکوومەتی فدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان کرا باسی بودجەی گشتی ساڵی داهاتووی عێراق ڕاپەڕاندنی مادەی 140 داڕەشی یاساکان و هەڕەشە و مەترسیەکانی ترۆر و تۆندڕەوی لەسەر ناوچەکە بەشێکی دیکەی ئەو تەوەرانە بوون کە لە کۆبوونەوەکەدا قسەیان لەسەرکرا. بەرهەم ساڵە ئەمڕۆژ لە دیدار لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی عێراق دیدار و توێژی کرد. لەو دیدارەدا دوولایەن لەبارەی پرسی بوجە و ناکۆکیەکانی نێوان بەغدا هەولێر و توێژیان کرد. بەرهەم ساڵە سەرکۆمەری عێراق و شاندی هاوڕێی لە سەفەر بۆ هەولێر هەروەها لەگەڵ مەسرور بارزانیش دیدار و توێژی کرد.
دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان و بەڕێزانم لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی مژاری بەرنامەیەم جاری هەڵوێستەوە و هەواڵ سەبارەت بە سەردانی شاندا کوردیەکە بۆ هەولێر کە لە بەغداوە چوون سەرۆک کۆمار و هەروەها وەزیری دارایی بۆی خۆشەویست دەدەین و قسە دەکەین و کێشاڵاسراوەکانی نێوان بەغدا و هەولێر و بابەتەکانی هاوپەیوەند بەم کێشەیە و بەم مژارە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتانە لە ستودیۆمان لە شاری هەولێر میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز و خۆشەویست کاکە کارزان هەورامی کادێری لقی دووی پارتی دیموکراتی کوردستان کاکە کارزان سڵاو لەبێ ئەم کاتت باش زۆر سپاس کە لەگەڵمانی لە بەرنامەی هەڵوێستەوە هەواڵدا. کاکە عەبدوڵای خۆشەویست سڵاو و ڕێز و حرمەتم بۆ بەڕێزت هیوام تەندروستێکی باشە بۆ بەڕێستان سڵاو و حرمەت بۆ سەرجەم کارمەندانی ڕاڵی جیهانی سەحار. زۆر زۆر سپاس جارێکتر کاکە کارزان ژیان سپاست دەکەم. کاکارزان بابم پرسیارەوە دەست پێ بکەین وەک بۆ خۆشت دەزانی کاکە فارس عیسا نوێنەری حکوومەتی هەرێم لە بەغدا ڕایگەیان کە ڕۆژی سێشەمەیەم هەفتەیە شاندی حکوومەتی هەرێم بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر پرۆژە بودجەی ساڵی 2020 دەگاتە بەغدا و سەردانی هەموو لایەنەکانیش دەکات بە فراکسیۆنە پەرلەمانیەکانیشەوە بۆ سەردانی ئەو شاندەی هەرێم بۆ بەغدا دواخراوە. لە ڕاستیدا کاک عەبدوڵا من پێم وانە دووە نەخراوە لە کات و وەختی خۆیدا ڕۆیشتووە ئەوە بۆ زانیاریتان شاندی هەرێمی کوردستان ئێستا لە بەغدایە لەگەڵ لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی عێراق ئەنجومەنی وەزیران لە گفتوگۆدایە بە هەمان شێوە شاندی باڵای حکوومەتی عێراقی بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆک کۆماری عێراق لە هەرێمی کوردستانە دیدار و گفتوگۆیەکی زۆر باشیان ئەنجام داوە لەگەڵ جەنابی سەرۆکی خۆشەویستمان سەرۆک مەسعود بارزانی لەگەڵ بەڕێز کاک مەسعود بارزانی لەگەڵ بەڕێز کاک نێچیروان بارزانی هەموو هەوڵەکان لە نێوان هەولێر و بەغدا چڕ کراونەتەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی خێرا ئەو 15-20 ڕۆژەی لە بەردەمی هەولێر و بەغدا ماوە بگەنە ڕێککەوتنێکی نهایی بۆ ئەوەی پێش ئەوەی کە پرۆژە بودجەی 2020 عێراق لە ئەنجومەنی وەزیرانەوە بنێدرێت بۆ پەرلەمانی عێراقی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێککەوتنی لەبارەوە بکرێت. وەکاک عەبدوڵا بۆ زانیاریتان چەند پێشنیارێک هەیە پێشنیاری تازە هەیە لە نێوان هەولێر و بەغدا بۆ ئەوەی ڕێککەوتنی تازە لە نێوان هەردوو لا بێتە ئاراوە. بەڵێ کاکە کارزان ئەو شاندەی کە بەڕێزت باسی دەکەی دەفەرمووی لە بەغدان چێن و ئەندامەکانی چێن و ئایا گەیشتونەتە ئەنجامێک لەگەڵ چێ و توێژ دەکەن تاوە جێگای من ئاگام لێبێ هەموو بەرپرسەکان بەرپرسە سەرەکیەکان وەزیرەکان هەمویان لە هەولێرن شاندەکە چێن و لەگەڵ چێ و توێژ دەکەن و بەگشتی تا ئێستا چی کراوە. بەڵێ لە ڕاستیدا مەرج نییە ئەو شاندێک کە چووەتە بەغدا شاندێک بێت لەسەر ئاستی باڵای حکومی سیاسی بێت چکە ئێمە کۆمەڵێک شاندمان هەیە شاندی هوەرین ئەم شاندانە پێش ئەوەی کە شاندی سیاسی و حکومی سەردانی بەغدا بکە ئەم شاندانە ڕێگا خۆشکردن بە جۆرێک لە جۆرەکان کەش و هەوایەکی سیاسی و ئیداری لە بەغدا خۆش دەکەن و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا هەیە لە هەمان کاتدا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان جگەلەوەی کە لە بەغدا هەیە جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێز دکتۆر بەشیر حەداد لەوێ بوونی هەیە سەرۆکی فراکسیۆنەکانمان لەوێ بوونیان هەیە تا ئەوەندەی من ئاگادارم بەڕێز کاک سەفین دزەیش لە بەغدایە ئەمانە وتوێژی ورد دەکەن لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ ئەوەی کە پێش ئەوەی شاندی هەرێمی کوردستان بچێتە بەغدا بە جۆرێک لە جۆرەکان کورد یاخود هەرێمی کوردستان لێگەیشتنی لەسەر ئەو خاڵانە هەبێت کە بەغدا داوای دەکات و لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی بەڕێز سەرۆک کۆماری عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە وردی تیشک خراوەتە سەر دۆزینەوەی ڕێگاچارەیەکی گونجان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و بۆ زانیاریتان سێ پێشنیاری گرنگ هەیە لە نێوان لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆ حکوومەتی عێراقی چاوەڕێ ئەوە دەکەن کە حکوومەتی عێراقی ڕەزامەندی لەسەر ئەو سێ پێشنیارە بدات بۆی ئێمە لە بەغدا بە وردی وتوێژ لەسەر ئەو سێ پێشنیارە بکەین. کاکە کارزان هەورامی ببوورە جەنابەت باسی کاک سەفین دزەیت کرد کا سەفین دزەیت تا جێگای من ئاگام لێبێت ڕۆژ یەکشەممە چووە بەغدا هەر یەکشەمبەش گەڕایەوە تەنانەت لەگەڵ کەناڵەکانیش
کەناڵەکانی ڕاگەیاندون و کەناڵە تلڤیزیونەکان لای خۆتان وتوێژ و مقابلەی ئەنجامدا ئەمە یەک پێشگەلەوە جەنابەت کە دەفەرمووی پەکی نەکەوتوەوە سەفەرەکەی سێشەممە کە من عەرزم کردی کاگومێت سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە لێدوانێکدا ڕایگەیاند ئەمە کتومت دەقاودە قسەکانی وەخۆیەتی لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاردرا شاندێک دروست بکرێت لە وەزیری دارایی و پلاندانانی هەرێم و کاک خالیل شوانی و هەروەها سەرۆکی دیوان و سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی شایستەکانی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی 2020 عێراق دەنیشان بکەین و لە بەغدا ڕادستی وەزیری دارایی عێراقی بکەین دیارە مەبەستی کاک فواد حوسێنە بەڵام لەبەر ئەوەی وەزیری دارایی ینی کاک فواد حوسێن لەگەڵ دکتۆر بەرهەم ساڵح خۆی دێتە کوردستان بۆیە کۆبوونەوەکە لێرە ئەنجام دەدەین و کۆبوونەوەکەی بەغدا دواخراوە ئەمە یەک پرسیار ئێستا ئەمەیە ئایا مەبەستی ئەو شاندەی کە بڕیار بوو بچن یا دەچن تەنیا وتوێژ لەگەڵ وەزیری دارایی عێراق بوو کە بە هاتنی بەڕێز وەزیری دارایی عێراق بۆ هەولێر ئەم سەفەرە پەکی کەوتوێتەوەی تر دانوستان ناکرێت لە ڕاستیدا بڕیار وا بوو ئەم هەفتەیە شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە بەغدا بەڵام لە بەغداوە لە نووسنگەی تایبەتی سەرۆکۆماری عێراقەوە ئاگداری هەرێمی کوردستان کرایەوە کە سەرۆکۆماری عێراق لەگەڵ وەزیری دارایی حکوومەتی عێراقی بەڕێز دکتۆر فواد حوسێن سەردانی هەرێمی کوردستان دەکەن واتە شاندەکەی هەرێمی کوردستان کە شاندێکی باڵای فەرمی بوو کە دەیویست بڕوا بۆ بەغدا بالفعل شاندە باڵاکە دواخران نەک ئەو شاندە لاوەکی و فەرعیانەی کێمە لە بەغدا هەمانە بەڵێ ئەوەی کە سەرۆک کۆماری عێراق لەگەڵ کە دکتۆر فواد حوسێن کە ئەمڕۆ هاتوون لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەشداریان کردووە دەقاودەق دەقی قسەی بەڕێز دکتۆر فواد حوسێن لە کۆبوونەوەکە ئەمە بووە بۆی ڕاگەیاندنەکان هەموو بزانن دڵنیایی داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە هیچ شێوەیەک ئەو بودجەی لە حکوومەتی عێراقەوە بۆ هەرێمی کوردستانیە بە هیچ شێوەیەک نابڕدرێت و بەردەوامی پێدەدرێت تا ئەو کاتێک کە ڕێکەوتنێکی نوێ لە نێوان هەولێر و بەغدا دەکرێت واتە بۆ ساڵی 2019 هیچ مەترسیەکی بڕینی بودجە لەلایەن بەغداوە نییە و ئێستا سێ پێشنیارەکە کە لەلایەن هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە هەن بۆ چارەسەرکردنی گرفتەکان ئەوە یەکەم حکوومەتی عێراقی ئایا ئامادەیە لە سەتا چەندی بودجەی گشتی عێراق دەداتە هەرێمی کوردستان ئەگەر بێت و لە سەتا دوانزەی بودجەی حکوومەتی عێراقی دەداتە هەرێمی کوردستان ئەوە دەبێ هەرێمی کوردستان ئەوەی لە بەرچاوبێ کە حکوومەتی عێراقی لە 2014 هەتا 2019 ئابلوقەیەکی ئابووری لەسەر هەرێمی کوردستان هەیە و قەرزێکی زۆری خستووەتە سەر هەرێمی کوردستان و 24 تریلیۆن دینار حکوومەتی عێراقی قەرزاری هەرێمی کوردستانە دەبێ حکوومەتی عێراقی ملزەم بێت بەدانەوەی و قەرزە بە هەرێمی کوردستان ئەگەر بێت و لە 12 بودجە بنێردێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دوو ئەگەر بێت و حکوومەتی عێراقی لە 17 بودجە بنێرێ بۆ هەرێمی کوردستان و دیارە حکوومەتی عێراق نیەتەکەی ئەوەیە ئەگەر بێت و لە 17 بنێرێ بۆ هەرێمی کوردستان دەبێ هەرێمی کوردستان باسی قەرزەکانی نەکات و خۆشی پارەی کۆمپانیا نەوتیەکان بدات بەڵام هەرێمی کوردستان ئەوەندە ئێمە لێ تێگەیشتون داوا دەکات حکوومەتی عێراقی لە 17 بودجەی ڕاستەقینەی حکوومەتی هەرێمی کوردستان بدات و بودجەی سیادی واتە پارەی تەرخانکراوە بۆ بودجەی سیادی حکوومەتی عێراقیش لە بەرامبەرە کەم بکرێتەوە بۆ لەبەرەوەی ئەو پارەیە کە بۆ هەرێمی کوردستان دێت بودجەی سیادیشی لێ دەردەهێنرێت کەواتە ئەگەر بێت و حکوومەتی عێراقی لە 17 ڕاستەقینەی بودجەی هەرێمی کوردستان بدات ئەو کاتە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیدا ئاسانە بۆی ئێمە لەبارەی قەرز و لەبارەی ڕادستکردنەوەی 250,000 بەرمیل نەوتەوە ڕێکەوین باش کاک هەرزان تا ئێستاشی لەگەڵدا بێ چ ڕێکەوتنێک کراوە دوای توێژەکان و دوای دانوستانەکان ئایا هیچ ڕێکەوتنێک کراوە کە جێی دڵخۆشی بێت و تا چەندە ئاگال لە وردەکاریەکانی کۆبوونەوەکان هەیە بەڵێ وردەکاری کۆبوونەوەکان بەم شێوەیە عادل عەبدولمەهدی پەیامێکی تایبەتی نردووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕژدە سوورە و جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە دەیەوێت بگاتە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان و هاتنی سەرۆک کۆماری عێراقیش لەم کاتەدا بەو شاندە باڵایە بۆ هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان دەرخستنی نیەت پاکیەکی لەلایەن حکوومەتی عێراقەوەی بۆ ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان وردەکاریەکەی بەم شێوەیە کە لە سەرەتای هەفتەی داهاتوو شاندی باڵای هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات
ئەگەر دقیق نەبێت دەکرێت لە ماوەیەکی داهاتوشدا ئەوە ئەنجام بدرێت بەس ئەوەندەی من زانیاریم هەبێ سەرەتای هەفتەی داهاتوو شاندی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات شاندەکە بریتی دەبێت لە بەڕێز خالی چوانی وەزیری دەوڵەت بۆ نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا و بەڕێز ئاواتی شێخ جەناب وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە هەمان کاتدا نوێنەرێکی تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ وەزیری ناوخۆش لە شاندەکەدا دەبن سەردانی بەغدا دەکەن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراقیدا گفتوگۆ دەکەن تا ئێستا هیچ ڕێکەوتنێکی نوێ نییە بەڵام ڕێککەوتوون لەسەر ئەوەی کە ڕێکەوتنێکی نوێ ئەنجام بدرێت باڵە کاکە کارزانێک پرسیار لە جەنابەت بە بۆچوونی بەڕێزر وەک کارزان هەورامی وەک کاکە کارزانێکی خۆمان ئایا ڕێککەوتنی بەرپرسانی هەولێر لەگەڵ بەڕێز دکتۆر فواد حسێن و تەنانە لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم ساڵحیش کە بەڕێز فواد حسێن جێگیری سەرۆکوەزیرانە بۆ کاروباری ئابووری وەزیری دارایی عێراقەت دەتوانێت کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ئەوانەی کە لە هاوپەیوەندن بە بودجەوە چارەسەر بکات بە بۆچوونی بەڕێزت کاک عەبدوڵڵا پرسیارێکی زۆر جوان بوو نەخێر ئەمە لە 100% ئێمە ناتوانین ئەو گەرانتیە بدەین بە خەڵکی هەرێمی کوردستان هاتنی بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح و بەڕێز کاک فواد حسێن بۆ هەرێمی کوردستان 100% گرفتەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر دەکەن نا گرفتی هەولێر و بەغدا لەوە گەورەترە کە بە دوو سەردان چارەسەر بکرێت ئێمە پێمان وایە پێویستە هەندێک بابەتی پرسی گرنگ هەیە لە نێوان هەولێر و بەغدا بە بنبەست بکات واتە چارەسەری نهاییان بۆ بدۆزێتەوە یەک حکوومەتی هەرێمی کوردستان کە دەچێتە بەغدا داوا یەکشتی ئەساسی دەکات ئەویش ئەوەیە کە پێویستە یاسای نەوت و غاز لە حکوومەتی عێراقی پەسەند بکرێت ئەمە یەک دوو پێویستە حکوومەتی عێراقی لەوە تێبگات کە هەرێمی کوردستان پێویستی بە ڕێکەوتنێکی واژۆکراو هەیە ئەم ڕێکەوتنی واژۆکراوە گەرنتی بداتە هەردوو لایەندا کە فشاری سیاسی کاریگەری لەسەر ئەم ڕێکەوتنە نەکات واتە هەر کاتێک گرژی سیاسی لە نێوان هەولێر و بەغدا هەبێت کاریگەری لەسەر ناردنی موچە نەکات بۆ چونکە موچە و بودجە یعنی بابەتێکە بەدەرە لە پەیوەندی مەسەلەی سیاسیەوە کە بەداخەوە ئێستا ئەمەی کە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەدەستیەوە دەناڵێنن ئەوەندەی کە پرسێکی ئیداریە خۆی لە ڕاستیدا کەچی دەبینین بە پرسێکی سیاسی شکاوەتەوە نابێت پرسی سیاسی لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی عێراقیدا کاریگەری لەسەر پەیوەندی ئیداریەکان و بودجە و موچەدا بکات و بەڕاستی جۆرێک لە نامتمانەی هەبوو لە نێوان هەولێر و بەغدا پێویستە ئەم متمانە بگەڕێتەوە خاڵی دواتر دەبێ هەرێم و بەغدا پێکەوە پابەندی دەستوری حکوومەتی عێراقی بن هەرێمی کوردستان دەڵێت من ئەو 250,000 بەرمیل نەوتەی کە دەری دەهێنم ئامادەم ڕادستی کۆمپانیای سۆمۆی بکەم بەڵام پێویستە حکوومەتی عێراقی شایسە دارایی کۆمپانیەکان بدات و پێویستە حکوومەتی عێراقی پابند بێت بەوەی کە ڕێز لە دامەزراوە دەستوری و قانونیەکان و دامەزراوە نەوتیەکانی هەرێمی کوردستان بگرێ ناکرێت وەکو نەوت فرۆش مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە بکات من پێم وایە قسەکەی بەڕێزت زۆر جوانە ڕاستە ئەم هاتنی ئەم دیدارە گرنگ بوو بەڵام مانای ئەوە نییە گەرنتی بدات 100% کێشەکان چارەسەر دەکرێت بەڵام دڵنیای خەڵکی هەرێمی کوردستان دەکەمەوە کە پەیوەندیەکی ڕاستەخۆ لە نێوان بەڕێز عادل عەبدولمەهدی و جەنابی سەرۆک بارزانی هەیە عادل عەبدولمەهدی تەنانەت ئەو قسەیەشی کردووتێتی تا ئاستی دەست لە کار کێشانەوە ئامادەم ئەگەر بێت و کێشەی نێوان هەولێر و بەغدا چارەسەر نەکرێت باشە کاکە کارزان زۆر سپاس کارزان بڕیار بووەوەتە من بیستم خوێنمەوە هەواڵەکەی کە بەڕێز حەلبوسی لەگەڵ شاندێک سەردانی هەولێر بکات ئەمڕۆ بەڵام ئاگام لێ نیە دواتر سەرقاڵی شکار بوو لێرە نازانم ئایا هات یا نەهات و ئەگەر هاتی بێت یاگە بڕیارە ڕۆژانی داهاتوش بێت بەڕێز حەلبوسی دەوێت چ بکە ئەو لەسەر سی و توێژەکە ئەمە هەم سەرۆک کۆمار و هەم وەزیری دارایی هاتوون و شاندی هەرێمیش لە بەغدایە هەم هەیە هەم دووبارە دەچێتەوە بەڕێز حەلبوسی لەسەر چ مژارێک هەڵوێستە دەکا و قسە دەکا بەڵێ کاک عەبدوڵڵا سبەی بە فەرمی بەڕێز محەممەد حەلبوسی سەردانی هەرێمی کوردستان دەکات لە سەردانەکەیدا لەگەڵ بەڕێز کاک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕێز کاک مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان گفتوگۆ دەکات هاتنی حەلبوسی بۆ دوو بابەتە یەک بەوەی کە حەلبوسی ماوەیەک پێشێستا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق قسەی کردووە
لە گفتوگۆکانیاندا ئاماژیان بەوە کردووە کە دۆخی مەنتیقەکە و عێراقیش ئەوە دەخوازێت کە دەبێت لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێکەون و دیارە پەیامی حەلبوسی هەرو پەیامەیە کە سەرۆک وەزیرانی عێراق دووپاتی کردوێتەوە لەگەڵ هەرێمی کوردستان دەیانێت کێشەکانی چارەسەر بکەم و بەشێکی دیکەی هاتنەکەی حەلبوسیش پەیوەندی بەوە هەیە بڕیار هەیە پەرلەمانی هەرێمی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر ئاستی باڵا لیژنەیەک پێک بێنن بۆەوەی ئەو بڕیار و یاسایانەی کە لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەردەچێت پێکەوە بە هاوبە